پاش حەوت ساڵ لە چاوەڕوانی سەرنجام حکومەت یاریمی کوردستان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکانەوە هەڵمەتی دابەشکردنی پەینی شیمیایی بەسەر جوتیارانی سنووری چەمچەماڵدا دەست پێ کرد. بەڵام جوتیاران دەڵێن ئەو پەینەی ئێستا پێیان دەدرێت سوودی لێ نابین و ناچارن لە بازاردا ساغی بکەنەوە، چونکە ئەو جۆرە پەینە دەبوو لە وەرزی چاندندا پێیان بدرێت. لە کاتی تۆ خۆمان لە بازار بە پارای کڕین، جا داوا لە حکوومەتەکەین، داوا لە بەرپرسانەکەین لە مانگی 11 کیمایە بۆرەکەمان بنێ، لە مانگی 2 کیمایە سپێکەمان بنێ. سعرەکەیشی گرانە بۆ فەلاح، فەلاح ئەو گەنم ئەو پارە ناکات، داوایان لێکەین تۆزێک دایگرن بۆ فەلاح. جوتیاران وەک خۆیان دەڵێن بەهۆی هاوکاری نەکردنیان لەلایەن حکومەتەوە وای کردووە ساڵانە خۆیان لە بازاردا پەینی کیمیایی بکڕن و ئەوەش بووە بەهۆی ئەوەی تێچووی سەر بەرهەمە کوشتتوکاڵەکانیان زیاتر بێت و کەمتر سوودیان دەست بکەوێت. ئەمەش لە بازاڕی ڕێژ هەمومان لە گیرفانی خۆمان هەمووی بەش بە حاڵی خۆی ئیتر لە بۆ نمونە تەنێکەوە تا دەتەن ئەگەر خەڵک پێویست بکە ئەی کڕەچاری نییە لەبەرەوەی بەروبوومەکەی لە کابرا ساڵێک چاوەڕێ ئەو بەروبوومەیەتی، ئەو بەروبوومەشی ئەگە بێت و ئەنتاجی نەبێ خزمەتێکە، ئەویش ئەگەر خوای گەورە ڕەحمەتی لەگەڵا هەبێت. جوتیاران سوود لە دوو جۆر پەینی کیمیایی دەبینن کە لە نێو خۆیاندا بە کیمیاسپی و کیمیابۆرەکە ناوی دەبن و بۆرەکەیان هین ئانووساتی چاندنە. ناوڕاستی وەرزی زستانیش وادەی کیمیاسپیەکەیە، بەڵام حکومەت لە بری پێدانی پەینی سپی لەم کاتەدا پەینی بۆریان پێدەدات. نەک هەر ئەوە جوتیاران دەڵێن ئەو بڕێژی پێیان دەدرێت کەمە و جیاوازی نەکراوە لە نێوان جوتیاران بە پێی زۆری ڕوبەری چێندراوی زەویە کوشتتوکاڵەکان و هەموو بە یەک پێوەرسێ فەردەیان پێدراوە. نزیکەی 848 تن لە داب سەماد بۆی بەهاتوو لەگەڵ 1932 تن لە سەمادی یۆریا. ئێستا لەم کاتە ئێمە دابەشێکین بەسەر جوتیارانە بە پاڵپشتی 150 نرخی بازار، هەرچەند بۆ سەمادە دابەکە لەم کاتەیە تۆزێ تاخیر بووە، بەڵام هاتنی ئەبێتە هۆی ئەوەی کە نرخەکان لە بازار داگرێتە خوار بۆ جوتیار ئیسفادی لێ بکە. لە سنووری قەزای چەمچەماڵ زیاتر لە 1.2 ملیۆن زەوی کوشتتوکاڵی هەیە و لەسەر ئەو ڕوبەرە زەویە نزیکەی 12,000 جوتیار سەرقاڵی کوشتتوکاڵکردن و ساڵانە 400,000 دۆنم زەوی بەگەنم و 180,000 دۆنم زەوی بەجۆ دەچێنن. ڕزگار جەبارێن ئارتی، چەمچەماڵ.